لا زاریف لە ئەو کتێبەیە ڕخنەیەکی زۆر جوانەگرێت لە لاپەڕە 150 بۆ 150 چەند خاڵێک بە ڕخنە دێنێتەوە ئەڵێ بۆچی ئەم پلانە سەری نەگر منش کۆتای قسەکان بەمە دێنمەوە بۆچی پلانەکەی عەبدڕەزاق و پیاو ماقوڵانی کورد و ئەوە سەری نەگرت یەکەم شت لا زاریف کە ئێڵێ واقعیشە ئێمە ژێستا هەستی پێەکەین ئەڵێ یەکەم شت پلانەکەی عەبدڕەزاق تووشی بوو بە تووشی بوو بە تووشی واقعێکی پڕتەفرەقە و جیاوازی ناو کوردەکان خۆی ڕاستی شەمەشتێکی معقولە یعنی لەلایەکەوە کابرا سێ مامی خۆی کاریگەرن مؤثرن لە منطقەی هەموو باکووری ئێستای کوردستانی باکوورە لە بۆتان کارتێکردنیان بۆ مووسڵ هەیە لەسەر اتحاد و تەرەقی شروعدا ئەنێن و قبوڵیانە ئەم کاریگەریان هەیە کەچی پەیوەندێکی گەورەی لەگەڵ ئەوانانی اختلافی لەگەڵ ئەوانە هەیە ئەنجا اختلافی لەگەڵ خەڵکانێکی تر ئەو اسماعیل خانی سمکۆ بە تابعی خۆیەزانێ لە کاتێکا سمکۆ ئەڵێ من موافق نیم لەوەی کە تۆ ئێڵێ ئێمە کورد پەیوەستکەینەوە بە ڕووسەوە وابزانی کە فکری ڕووسی نووسینی ڕووسی سەقافەتی ڕووسی لەگەڵ ئێمە ئەگونجێ لەگەڵ ئێمە ناگونجێت چونکە سمکۆ بابەتە دینداریەکەی زیاتر تایە وەک لە عەبدڕەزاق کە وەکو عەرەبەڵێ تەخەلا عنه یعنی وازی لێنا و لێی گەڕاوە دووەم ڕخنێ لا زاریف لە پلانەکە ئەوەیە ئەڵێ عەبدڕەزاق زۆر بە سادەی تەماشای وەزعی ئێرانیەکانی کردبوو کە هەندێک پشێوی بینی بوو وای زانی بوو دەوڵەتی مەرکەزی ئیتر واز لەو کەنارە دێنێ یان ئەو خەڵکەش لە ئازربایجان کە بە ڕەسمی سەر بە دەوڵەتی مەرکەزی تارانن هاوکاری ئەمەکەن یانەوەندە بێ دەسەڵاتە بن ئەکەونە ژەر دەسەڵاتی ئەمەش غەڵەت خوێندنەوەیە چونکە ئەو واقع بینانە نەیڕوانیە ئەوەی کە ئەم ئازربایجانە هەر عایدی تارانە و هەر پەیوەستیشە بەوەوە سێهەم ئەڵێ هەڵسەنگاندنێکی زانستیانەی واقعیانەی خۆی نەبوو کە چەند هێزی لە بەردەستایە ئیمکانیەتی خۆی چەندە بەرامبەر بە ئیمکانیەتی تورکەکان لە چەند زەعیفیش بوو بن جێیشیانە ناردە سەر دەوڵەتی ئێرانی و ئەهاتن ئازربایجان و ورمەیانەگرت چونکە ورمێ قەدیمە لەو بینەیە ئەڵێ کە تورکەکانەوەندە دەسەڵاتیان هەبێ بتوانن بێنە ئازربایجان و لەوێن فەرزی مەرجی خۆیان بکەن عەبدڕەزاق تۆ بە چه حاڵێکەوە ئەتەوێ خۆت سەرپەرشتی شۆڕشێک بکەی لێرە ببێ بە پێگە بۆ خۆت و خۆشت دوات داناوە کە وەکو ئەو خەڵکە ئەچنە باش قەڵا و منطقەی سەرا و خۆشە دەچی بۆ ڕزگارکردنی بۆتان ئەمە خەیاڵ پڵاویە ئەمە معنای وایە واقع بینانە نەیڕوانی وەتە هێزی خۆی بەرامبەر بە هێزی تورکەکان هێزی تورکی دەوڵەتیش بوون تەمەنێ ئەومان لەبیر بێ هێزی تورک دەوڵەتی بووە مرکزی بیری کردوتەوە وەزیر ئەمرێک دەرەکە سەربازەکە تەنفیزیەکە بەڵام عەبدڕەزاق ئەمرێ دەرەکە مەرج نییە تابعێکی سەعید بەکەیەکێک بۆ لە گەورەترین پیاو ماقوڵانی ئەو سەردەمەی ئازربایجانی کورد تەنفیزی بکە یان یەکێک لە ئیمارەتی بارزان تەنفیزیکە یا مامەکانی خۆی گوێی لێ بگرن لەبەرەوە ئەوەش بە هەڵەدا چوونە چوارەمەڵێ بە هەڵەی اعتیمادێکی زۆری کردبووە سەر ڕووسەکان ئەو وایە زانی فعلەن ڕووسیەکان ئەم چەند گومانی باشی پێیان هەیە ڕووسەکانی ژەوەندەی اعتیمادی پێەکەن ڕووسەکان ئەگەر اعتیمادیان کردبێ بە شەخصی خۆی سیقەیانە کرد زمانی ڕووسیە زانەوە ئستعدادی هەبێ بە هاوڵاتیکی ڕووسی و دڵسۆزانە لە تەفلیزدانی شەو یاریڤانی لێ نزیکە و کوردستان و خزمەتەکە ئەمانە زمانی ڕووسیشی 3 ساڵ خوێندووە لە ئەستانە هەروەها سەفیر بۆ یان سکرتێری سێم بۆ لە رووسیا ئەمانە مرۆشەحەکان بۆ ئەوەی هاوڵاتیەک بێ بێدانی شێ لەوێ بەڵام مرۆشەحی ناکەن ببێ بە سەرکردەیەکی کوردی هەوڵ بدا بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی رووسیاش یارمەتی بدا کە رووسیا پێ 6 ساڵ لەمە و پێشیان 7 ساڵ لەمە و پێش ئیتیفاقی هەبووە لەگەڵ بەریتانیا لە ساڵی 1905 کە نابێ کەسیان کوردەکان دژی بەرژەوەندی تەرەفەکەی تر بەکاربێنەوە پێنجەم ئەڵێ ئەو اختلافەی کە هەیبوو لەگەڵ نزیکترین کەس لێەوە کە سمکە و سەیتەهای نەهرین سەیتەهای نەهری تەکیەیان هەبوو خوێندنگای دینیان هەبوو ئێمە باسمان کردمان یەکێک لەوانەی کە چوو بۆ خوێندن لای ئەوان عەبدولسەلامی بارزانیە مامی مەسعود بەرزانی برا گەورەی مەلا مستەفا کابرایەکی وەکو سەیتەهای نەهری ئامادە نییە یەکسەر اختلافاتێک کە لەگەڵ عەبدڕەزاق هەیەی تەسلیم بەڕاو بۆ چوونی ئەو بێ اسماعیل خانی شوکاک
سمکۆ کە خۆی دەسەڵاتدارێکی گەورە و خاوەن نفوز و کاریگەرە لەسەر عەشرەتی خۆی و هەموو دەوروبەری خۆی ناتوانێت لەو عەشیرەتەی خۆی دابەزێ و هەمووی تەسلیم بە عەبدڕەزاقێ بکا کە هاتووە بۆ ناوچەکەی ئەوان و بۆ خۆشی لە بۆتانەوە هاتووە. ناشێ ئەمە دیسان خوێندنەوەکان لەبەرەوە بەڕاستی ڕەخنەکانی لازاری هەرچەندە کابرایەکی جوولەکەیە و لە زمانی قەیسەرەکانیشا ژیاوە بەڵام پسپۆڕێکی کورد ناسی و عەبدڕەزاقیشی لە نزیکەوە ناسیوە کارتێکردنێکی گەورە هەیە لەسەرەوە کەوابوو بۆچی پلانەکە سەری نەگرت پلانەکە لەبەر ئەو واقعانە سەری نەگرتووە تەختیتەکە زۆر گەورەیە شتێکی زۆر مهم بووە شخصیەتێکی زۆر بە قووەت دایڕشتووە کە عەبدڕەزاقە عەبدڕەزاق دید و تێڕوانینێکی دەوڵەتی زۆر گەورەی لە بەردەستا بووە راپۆرتێکی زۆری هاتۆتە بەردەست ڕۆژانە احتیکاکی لەگەڵ دەیان سەفیر و قونسڵ و خەڵکانی تر کردووە کە هاتووە لای سوڵتان عەبدولحەمید بە وەفد نێراوە بۆ شوێنان دیسان سلکی دیبلۆماسیەتی لە رووسیا بردووەتە سەر لە تاران بردووەتە سەر چۆت بۆ بەریتانیا پەیوەندی لەگەڵ سەفیرانی کوردی وەکو شەریف پاشا هەبووە خەڵکانێکی ڕئیس عەشایری باشی گرتوون پەیوەندیکی زۆر گەورە لەگەڵ هەموو لایەکە هەبووە بەڵام زۆر بەداخەوە پلانەکەی هەرچەنە مهم داڕێژراوە بەڵام لە ناو خۆی کووردا مقەوماتی ئەوەندە بە قووەتی نەبوو هەتاکو بتوانێت تەنفیزیکە ئەوە یەکێکە لە گەورەترین دەرسێک کە ئێمە ئەتوانین وەری بگرین لەوە کە ئێمە ئیسیفادەی لێ بکەینەوە بەوەی کە ناو خۆی کورد گرنگترە لە دەرەوەی ئەگەر ناو خۆی کورد بە قووەت بوو نەدراوسەکانی دەرێ نەهێزی نێو دەوڵەتی دەرێ ئەتوانن کاریگەر بن لەسەری لەبەرەوە زۆر مهمە لەسەر ئەساسێکی فکری ڕەسەن کە لە کووردا هەیە ئێمە بۆیە باوەڕمان بەوەی لەسەر ئەساسی ئیسلامەکە وەکو فکر ئیسلام وەکو ڕێبازێکی سیاسی ئیسلام وەکو پەروەردەکردنەوەی خەڵکی شخصیەتی بە قووەتی کە ناهێڵێ حرام خۆر دەرچێ نایڵە زیناکار بێ نایڵێ بۆ پلە و مەنسەب خۆی بدا بە کوشت و خەڵکانێکی تریش بخاتە ژێر پێی خۆی عەقڵیشی بە نەزم و بەڕێخستنی کاروباری شێشکێ مەرجیشنی هەر بە حیزبایەتی بێ بەڵکو بە تەیارێکی فکری ڕەسەن لەسەر ئەساسێکی ئیسلامەتی بەڵام بۆ دروستکردنی ئیمارەتێکی کوردی بە قووەت ئیمارەتەکە با بە شێوەیەکی حەلەزۆنی گەورە بێ هەروەکو ئەو ئیمارەتە کوردیانەکە گەورە بوون چ ئەوەی بەدرخانی گەورە بێت چ ئەوەی عەبدولسەلامی بارزانی بێ کە یەکەم جار تەکیە بوو بە ئیمارەتێک لە بارزانە دوای وردە وردە دەست و نفوزی کێشاو بوو بە ئیمارەتێکی گەورەی بادینان ئەشێ ئەوە گەورەتر بکرێ و تەجروبەیەکی ئاوا نەک تەجروبەیەکی مۆدارنیزمی نوێ کە بە ناوی پەرلەمان و حیزبایەتیەکەوە دێتەوە پێشەوە کە 100 و قسوور ساڵە لە میسرە بەسیترین تۆوی شین نەبووە بەرهەمی حاصڵاتێکی لێ ئینتاژ نەبووە بەسیترین سادەترین هەنگاوی دیموکراسی لە هیچ وڵاتێکی ئیسلامیە بەو شێوە نەنراوە کە فعلەن بتوانرێ وها بهێنرێتە پێشەوە ئیلا مەگەر نسبیەن سەرکەوتنێک لە مالیزیا هەروەها لە کوێیت کە ئەویش بە تا ڕادەیەکی زۆر ناتوانن سربەخۆیی خۆیانی تیا بپارێزن لەبەر کاریگەری کەم کاریگەرێتی خۆیان بە تایبەتی طبعاً کوێیت بە هەر حاڵ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەمە پلانی عەبدڕەزاق پاشا بوو هەروەها لەگەڵ ئەوانەی تر کە دایان نابوو چ سمکۆ بێ سەید تەهای نێهری بێ یان بە دەرخانیەکانی تر بن کە لەو سەردەمەشە ئەو یەکێک بوو لەو تەیارە و لەو تەوەجوهەی کە هەبوو تەوەجوهی دووهەم هەبوو کە تەوەجوهی کوڕەکانی بە دەرخان بوو کە پەیوەندیان لەگەڵ ئینگلیزا بەهێزتر بێ بۆی دەوڵەتێ دروستکەن هەروەها تەوەجوهی سێهەم هەبوو کە شێخ بسرا و مستەفا پاشای کوڕی ئیبراهیم پاشای میلی کە 20,000 چەکداری هەبوو کە ئەیود ئێمە هێرشبێنینە سەر حەڵەب و وڵایەتی حەلەب بگرین ئەو کاتە یەکێک لە کوڕانی شەریفی مەکە بێ ئیعلانی خلافەت بکە پێمان قبوڵە چونکە لەو سەردەما ئەو ڕەواجی ئەو شتە هەبوو قسێ هەبوو بۆی ئێستا ڕەنگە پێمان غەریب بێ کابرایەکی کورد وەچی داواکە یەکێ لە شەریفی مەکەوە بێ بۆ ئەوێ چونکە ئەو کاتە ئەزهەریش و عولەمانی ئیسلامیش سێ شوێنیان مەطرحە کرد بۆ ئەوەی کە خەلیفە لێیدا بنرێ سعودیە هەندستان هەروەها میسر ئەمانیش بەو شێوەیە بیریان لەوە کردبەوە کە لەو شوێنەوە دیاری بکەن طبعا ئەمە یەکێکە لەو لاپەڕە تاریخیانەی کە لە کووردا هەبوون هەنگاوێکی مهمە دراسەکردنەوەی ئەم شخصیەتانە چەند لەگەڵیانە ئیختلافمان هەبێ گرنگە بۆ تێڕوانینەوەی واقعی کوردی زانینی هەروەها دۆست و دژمن ناسین و پلانی کۆن و نوێ دەربارەی کورد و کوردستان هیوادارم ئینشاءڵڵا ئیستیفادەتان لێ کردبێ خی پەروەردگار ئێمە شوێوە سەرکەوتوو بکاو بماکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی بۆ ڕزگارکردنی میلەتی خۆمان بە ڕەسەنکردنەوەی ئەخلاقی خۆمان پێشە هەموو شتێک دوایی بە داڕشتنەوەی شخصیەتی ڕەسەنی کوردی و بەهێزی کوردی جارێکی تر کە بتوانرێ بینای ئومێدێکی وا گەورەی لەسەر بکرێ کە ئیمارەت و دەوڵەتی کوردی لەسەر شان دابنرێ و تەحەمولی بکە نەگوەکو ئەم جی لە ئیسفنجەی لە بەردەستی پارتی وێچێتیا پەروەردەبوون و کە ئەوەی بەلایە ناچن
کوردایەتیەکە کە فعلا بتوانێت جورئەتی ببێ بەرامبەر بە شوێنێکی وەکو احتیلال ڕاپەڕێ خی پەروەردگار ئێمە شوێوەش سەرکەوتوو بکە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.